چواردە کەس لە بنەماڵەکەم شەید کراوە هەتا ئێستش نازانم بڵقۆیان لەکوێیە هەتا ئێستش کە ئەو کات خۆم پێشمەرگە بووم دایکم سێ خوشکم کوڕێکی خۆم لە ئوردوگا حەوت مانگ بەوی شەید کرا کە دای لە ئوردوگای دزڵیەوە دنیا ئازانێ لەگەڵ نۆ خوشکە زاما بەدەر لە خاڵۆ یعنی بە کۆی بنەماڵەکەمان بە کۆی بنەماڵی خۆمان وەکو بنەماڵی خۆمان 22 شەیدمانەیە وەکو بنەماڵی خۆمان بەس نزیکەکانم من چواردە شەیدن ئەس لە چەکی کیمیاوی و دەرهاوی شتەکانی بکەین دیارە ئێمە لە ساڵی 1970 وەک خەڵکی هەڵەبجە کە ئەو کاتە من خۆم پێشمەرگە بووم لە بنەماڵەکەم چواردە شەهیدم هەیە هەرچەند هەموو بنەماڵی شەهیدانی هەڵەبجە هەمووی کەسوکار و خوشکی منن هەتا ئێستش ئەو ئاساوارە دیارە لە دڵ و دەروونمانە هەرگیز نابێ ئەو شتانە ئەو ئاساواری چەکی کیمیاییش بە ڕوخساری خەڵکەوە دیارە ئەو شتێکی حەشاڵ نەگرە ئێمەش تا ئێستا بۆ ئازارەوە ئەناڵێنین ئەوە تا دووبارە سەر لە نوێ سوپای فاشستی تورک لە منتیقەی بادینان چەندین جار کیمیایی داوە لەو شوێنانە هەمووی هەر بۆ قڕکردنی گەلی کوردێتتر لە هەر شوێنێ بێ گەلی کورد لە هەر چوار پارچەکەی وابزانم سوپای تورک و ئەردۆگان هیچیان لە سەدام کەمتر نییە ئەگەر لە سەدام دڕندەتر نەبن من دڵنیام لە سەدام خراپتر نەبن چاکتر نین ئەمە شتێکی حەشا هەڵ نەگرە جا هیوادارم کۆمەڵگای نێودەوڵەتی وە خەڵکی کورد بیر لەوە بکاتەوە ئیتر دژ بەو داگیرانە بوەستێتەوە ئیتر بەسە ئیتر یعنی قات و قڕی کورد بەسە بەپێی هەواڵەکان ئەوەی کە من بیستومە ئەمساڵ 400 کەس بریندار بوو لە سنووری بادینان بەڵام ئاشکرا نەکراوە پێم سەیرە کە ئاشکرای ناکەن پێم سەیرە کە ئەو شتانە ڕاگەیاندەکان باسی ناکەن من وەکو خەڵکی هەڵەبجە و وەکو بنەماڵە شەهیدێک ئیدانەی ئەو کارانە ئەەکەم ئەوە تا سوپای تورک بە ئاشکرا سەرکردەکانی پەکەکە شەهید دەکات لە هەر شوێنە بن دڵنیا بن گەلی کورد سوپای تورک چۆن سەرکردەی پەکەکە شەهید دەکات دڵنیا بن ئەگەر بۆی بلوێ بۆی بکرێت سەرکردەکانی هەمووی هەرێمی کوردستانی ئاوایی یان ئەوە تیرۆرەکە ینی کوردی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژەوە لای ئەوان هیچ فەرقێکی نییە بینیمان چی لە ئەفرین کرد بینیمان چی لە خۆراوا کرد ئێستش ئەبینین چی لە باکووری خۆمانەکە لای بادینان و جا هیوادارم من وەکو بنەماڵەیەکی شەهید ئیدانەی ئەو کارانە ئەەکەم من ئەڵێم ئەگەر هەرێمی کوردستان 30 ساڵە کاری لەسەر ئەوە بکردایە ئەمەم زۆر وتوە ئیشی گڵێمەوە ئەگەر 30 ساڵە پەرلەمانی هەرێمی کوردستان پەرلەمانتارانی خۆمان لە بەغا تەنها ئەم 30 ساڵە ڕۆژی 1 سەعات کاریان لەسەر جینۆسایت بکردایە لەسەر کیمیاوی بکردایە کە چۆن دراوە لە گەلی کورد ئەگەر کیمیاوی و هەڵەبجە بە جینۆسایت بناسرایە ئێمە لە سەربەخۆیی زۆر گرنگتر بوو بۆمان لەبەر ئەوەی هەموو هێزی نێودەوڵەتی ئێمەی ئەپاراستە و کاتە ئەگەر کاریان لەسەر ئەوە بکردایە کیمیایی هەڵەبجە و جینۆسایت و ئەنفالەکان بە جینۆسایت بناسرایە ئەو کات ئێمە پارێزراو بووین ئەو کاتە ئێمە کەس جورئەتی نەئەکرد دەسمان بۆ بەرێ ئەو کات ئەردۆگان جورئەتی ئەوەی نەئەکردی کیمیایی بوەشێنێ جا داوا ئەەکەم لە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بە ئاگا بێنەوە ئیتر بەسە ئیتر بەڕاستی کاتی ئەوە هاتووە هەموو شتە لاوەجیان وەلاوەنین وەکو برا دەستکەین دەستی یەک وەکو برا بژین باکوور باشوور ڕۆژەڵات ڕۆژەوە هەمووی برای یەکینە ون کەسی یەکین من ئومێد دەکەم کاتی ئەوە هاتووە ئیتر بەس بێت لە مەولا تاکەی دژمنان تاکەی وڵاتانی دەوروبەر ئاوا لە گەلی کورد بکەن سوپاسدانە